سڵاوتان لەبێ ئەزیزان هیوادارم باش و تەندروست بوون گەڕام بۆلاتان بۆ ئەڵلقەیەکی نوێیان خواردنێکی نوێتان بۆ کەم ئەمڕۆ ئەویش ڤێجتەبڵ تاژینە تاژین خواردنێکی مەغریبیە کە ئەنواع شێوەی هەیە تەژینش ناوی مەنجەڵەکەیە لەناو ئەو مەنجەڵا دروستەکەن مریش بە تەژین گۆشت بە تەژین ماسی بە تەژین ڤێجتەبڵ بە تەژینەکەن هەموو شتەکانەوە لە تەژین ئایکەن منیش ئەمڕۆ بۆ سۆزە جوان و فرێشانە ڤێجتەبڵ تەژینێکیان دروستەکەم کە خواردنێکی مەغریبیە و هەم تەندروستە و هەم بە لەزەتە و زۆر بەتامە هەم ڕەنگ بوشی زۆر جوانە هیوادارم لەگەڵ مابن دانیشن هەنگا بانگا و سەیری من کە چۆنێکم پێشتوان بۆ شوێ دروستی کەیتەوە فەرم لەگەڵم بن باچیمەوە مطبەخ بۆ ڤێجتەبڵی ئەمڕۆمان کە تەژین بە سەوز بابەت کە دروستەکەن فەرم بۆ پێداویستەکان چیمانەوێت من بۆ ئەمڕۆ کولەکە بەکارێنم کەوتە دەسەر ڕابەتی خۆت بۆ چەند نەفەر ئامادەی ئەەکەی تقریبانەمە بۆ 4 تا 6 کەس ئەتوانێت لێ بخوات من یەک کولەکە بەکارێنم یەک بیبەری زەرد ئەشتوان هەر بیبەرێک بێت بێ پەتاتە بەکارێنم 2 پەتاتی گەورە لەگەڵ 2 گێزەر لەگەڵ پیازێکی گەورە بازلیا لە کۆتاییە تقریبان 1 کەپ لەگەڵ معدەنووس و نعنای تازە ئەشتوانی وشکیش بەکاربێنی لەگەڵ تەماتە ئەمانە لە کۆتاییەکەدایانم سیرم پێویستە بێت لەگەڵ بەهاراتە گژنێژ یان کزبەرە بەڵام ناوکەکەی ئەمڕۆمە تۆز بەکار نانم ناوکەکەی بەکارێنم زیرەمەوێت بە ناوکەوە ئەنی تۆز نەبێت هاڕاو بێت زەردەچەوە هەمووی تقریبان کەوشێکی چا بەکارێنم یان بڵێ کەوشێکی زەڵاتە کەوشی چای ئێرالم 5 بۆ 7 میڵەکات لەگەڵ تۆزێک زعفەران تۆزێک پەپریکاش بەکارێنم ئاڵەتی خڕ و خوێ ئەمە هەموو بارەتەکانە من ئەمڕۆ بەکارێنم دارچینی تێکەی ئەشتوانی حیلی تێکەی بۆ زەنجەفیلیش ئەتوانی فرێش بەکاربێنی ئەشتوانی تۆز من زۆربەی کات فرێش خۆی خواردی مەغریبیەکان زیاتر تۆزەکە بەکارێن وەک لە فرێشەکە من ئەمڕۆ فرێشەکە بەکارێنم بۆ خواردنەکەمان من لەگەڵ ساوەرادایانم عادەتین خواردنی مەغریبی ئەوان برنج ناکەن هەمووی ساوەرێک کە پێڵێن کوسکوسی پێڵن بە هەڵمێکن ئەوان زیاتر منش ئەمڕۆ ساوەرێکتان بۆکەم لە بەرەوەی لەگەڵ یا دەرچە و بگونجێ فەرم با دەست بکەین بۆ دروستکردنەکەمان سەوزەکەمان هەمووی وەرد کرد وەکو یەک شێوەیان هەبێت ئێستا داگرسێمەوە پێشتر کوژان و لەبەرەوەی کە نەسووتێت پیازەکە ئەم شێو خواردن وایە نابێت پیازەکە زۆر سوور بێتەوە ئەنی ئەبێت تقریبان تۆزێک یا تۆزەکە نەرم بێت من پیازەکەم نامێت لۆ زیاتر هین بێت ئێستا سەوزەکان ئەکەم ناو مەنجەڵەوە تۆزە زعفرانەکەی تێیەکەم ئێستا ئەو دوشتە زۆر بەکاریە لە خواردنیە مەغریبی ئەویش زعفران و لیمۆیە بەڕاستی لیمۆی تۆزە بەکارێت تۆکڵی لیمۆ من توێکڵەکەی نییە لەم دەقەیە گەڵایەکم هەیە بەس ئەشتوانیەک تۆز ئەو پێستەی بگری تێکەی بەس باشوایە پێشووتر لە شوشایە سوێریەکەن خۆشرێکە تامل جیاوازترێکە من گەڵایەکی تێیەکەم گڵایەکی لیمۆ خوێی تێیەکەم تقریبان
چارێکی ئەکەوێت چونکە دەقە چارێکە تا پەتاکەکەشی نەرمەبێت سەوزەکانی کەی زۆری ناوێت وەکو پولەکە و بیبەر و گێزەرەکە دەقە چارێک تاونێک کە تۆزێک نەرمە بێتەوە من لە کۆتایی یا تەماتەکەی تێکەم لەگەڵ بازدلیا معدەنوس و نعناکەش ئەتوان ئێستا تۆزێکی تێکەم لە کۆتاییشە هەر تۆزێکی تری تێکەمەوە بۆ هەم لەمان کاشە بۆ ڕەزانش بەکارهێنم چکە بەڕاستی هەتا سەوزەی زیاتر بێ خۆشرێکە ئەوان زیاتر گژنیشیان بڵێ کزبەرە یان کۆریاندە پێوترێ ئەو بەکارێنن زۆر چونکە خواردنەکان زۆر خۆشەکە بڕاستی بەس هەیە حەزی لێ ناکات ئازادی ئەتوانیت معدەنوس بەکاربێنی ئەتوانی کەرەوز بەکاربێنی دۆزێک لەوەشی تێیەکەم تقریبا یەک کەپ یان یەک پەرداخ ئاوی تێکەم زۆر نا ئەگەش بشکرێنی وەش بێ ئەبێ کێشە نابێ ئێستا سێری ساوەرەکەمانەکەی بزانم دەمی کێشاوە وەکو کە پێشووتر باسم کرد بەڕاستی ساوەر زۆری ناوێت وەکو برنج نییە کاتی زیاتر بێ من یەک تۆزی لێ خۆم ساوەرەکەشمان بووە سەوزەکەشمان بووە من بازلەکەی بۆ زیادەکەم زوو ئەم چاوە کوژێتەوە چونکە باکێک لە ئێیانێ جار کوژێنێتەوە ئەسم بازلیاکەی بۆ زیادەکەم بەڕاستی بە ماوەی چارەکێک سەوزەکەمان بوو کاتی زۆر ناوی زۆر کاتێکی کەم ئەوێ تۆزێکش لە مادەنووس و نعنای تێکەم ئەگەر هەرش نەش بوو ئەتوانی وشەکەش بەکاربێنی تێکەڵ یەکەم زۆر جوان وەساوە وەکو چۆنڵی دانار وەساوە زۆر جوانە من بە قیاس کردومەوە بەڕاستی نە زۆر ڕق بێت یان نە زۆر نەرم بێت ساوەر ئەوی باشە بۆ کاتێکی خێرا کە مەجاالە نابێت یان ئەتوانی دروستێکی بڕاستی ینی لەگەڵ هەموو شتێکا دەرەچێت لەگەڵ گۆشت لەگەڵ مریش سەوزە بابەت یان لەگەڵ ماسیشە هەموو شتێک وەکو سایدێک یان توانی بەکاری بێنی من ئێستا سەوزەکەشم تێئەکەم ئێجاری دوای ئەوە ئامادەی بۆی پێشکەشیتم ئەمڕۆ مۆراکۆیم بۆ هێناون ئەبێن بۆ شەوبخان تاقیب کاتەوە بەخێر بێ شەوبخان خۆتان بەخێر سەرچاوم بەڕێزی وەرزانچی بۆ هێناوی جوانە ئەوەش لە مەغریبین مۆرۆکۆ ئەم شێوازە هەر زۆر بەدڵمە بەڕاستی ئەو ڕەنگا نابینم زەردە و سوور و سەوز و سەوزەواتێکی زۆر کلێنراوە ئەمە ئیزنگ زۆر دەستەکانە خۆش بێ زۆر شتێکی جوانە ئەجا ئەمەشیان ساوەرە خۆی عادەتەن وەزانم مەغریبی بە کوسکوزەوەیکە بەڵام یەک خێزانن کێشە نابێت و ئەمە ئێمە توانین تامێکی یەکەم جار ساوەرەکە بکەین بەڕاستی زۆر جوان لێ بناوە
سپاس. زۆر جوان دەمی کێشاوە زۆر تەندروسترە بژاردێکی زۆر باشترەوەکو لە برنج من بۆ خۆم زیاتر ساوەر لێنم لە باتی سێ ساوەر لێنم برنجێک لێنم لەبەرەوەی ڕیشاڵەکانی زیاترە و هەموو گەنمەکەیە دانەوێڵە تەواوەکەیە سوودی تەندروستی زۆر زۆر باشترە و هەستی برسێتیشت کەمەکاتەوە بۆ زیاترین کاتیش بە چۆنە تێری ئەدهێڵێتەوانەیە فایبەرەکانی بۆ کەسانی کە کێشەی کۆندامی ئەرس و قەبزی ئەو شانیان هەیە زۆر زۆر باشترە جا پێم باشە کە ئەمەیان پەتاتە گوێزەر و هینیشی تایە کولەکەی تایە کولەکە و ئەی بیبەری زەردیشی تایە بیبەری زەرد ئەمێ باسێک لەم بیبەر و ئەما بکەم با تامی کەم یەکەم جار تامەکەی زۆر خۆشە زۆر بەلەزەتە سپاس. هەندێک کەسە پرسێ ئایا سەوزەوات بە کاڵی بخورێ یاخود لێ بنرێ ئەمە دوو شتی جیاوازە هەندێک سەوزەوات هەیە بە کاڵی بخورێ باشترە وەکو قەرنابیت و گوڵەکان ئەوانەی کە گوڵی هەیە قەرنابیتە و برۆکلیە و هەنێ خواردنێکە هەیە سەوزەواتی کە هەیە باشتر وایە بە کاڵی بخورێ بەڵام هەندێک سەوزەواتیش هەیە وەکو ئەم بیبەرانە بیبەری سەوز و سوورەکان و هەروەها توانن سەوزەواتەکان لەگەڵ کاربۆیدرێتێکی بەو شێوازە گەرمەتەواوەکە بێ وەکو ساوەر کە بژاردەیەکی تەندروسترە وەکو لە برنج ماڵاوە.